ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. قوتابیانی ئازیز و خۆشەویست لە وانەی دووەم لە پەرتووکی المذكرة في التجويد برواية حفص عن عاصم گەیشتینە ئەو خاڵێکەوە باسی پێناسەی تەجویدمان کرد. گوتمان تەجوید بریتیە لە جوانکردن، چاکردن، ڕێخستن و حەقدانی پیتەکانە لە ڕووی زمانی عەرەبیە ئەو پیتانێکەوە حەقیان هەیە و سیفەتەکان و مەخرەجەکانی تێدا تەطبیقکەی بەو شێوازەی بخینینەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی بەو شێوازە خوێندووەتەوە. ئەگەر بەبیرتان مابێ باسی چوار خاڵی گرنگمان کرد، گوتمان ئەو چوار خاڵەکە ئەرکانەکانی تەجویدن پێویستە ئێمە بیانزانین و فێریان بی لەم وانەیە. یەکەمیان گوتمان شوێنی دەرچوونی پیتەکانی زمانی عەرەبی و دووەمیان صفاتی الحروف کە صفەتی حرفەکانە، سێمیان گوتمان ئەحکامەکانە وەکو مەدەکان، وەکو ئەحکامی ڕا، ئیدغام، ئیخفا، ئەحکامی نون ساکین و میمی ساکین. چوارەمیان گوتمان تەمرینکردن و دووبارەکردنەوەیتی بۆ ئەوەی زمانی خۆمان لێڕابینین. زۆر باش، بدەینە سەر حکمی تەجوید. بزانین ئایا بۆچی تەجوید بخوێن، ئایا حکمەکەی چییە لە ڕووی شەرعیەوە. زانایان دەفەرمون تەجوید لە ڕووی نەظەریەوە، لە ڕووی زانستیەکەیەوە فەرض الکیفایە، واتە کە دەرێ فەرض الکیفایە وەکو نوێژی مردووە، یعنی ئەگەر بێت و کۆمەڵی خەڵک پێهەستی تاوان لەسەر کۆمەڵەکەی تر لا دەدا. واتە ئەگەر بێت و لە ڕووی نەظەریەکەیەوە کۆمەڵی خەڵک بەم زانستە هەڵستێ و شارەزا بن، دەرس و دیراسە بڵێنەوە و خەڵکی تر فێرکەن، ئەوە تاوان لەسەر خەڵکانی تر لا دەدا. والعمل به فرض العين، واتا اشپێکردنی ئەو تەجویدە و لە کاتی قورئان خوێندنەوە فرض العين، واتا پێویستە هەموو کەسێک ئەم بە جوانترین شێواز قورئانی پیرۆز بخوێن، هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێندوێتی. کە دەڵێ فرض العين ئەمە بابزانین ئەو نقطەیەشی بکەین و کە دەڵێ فرض العين کە کەسێک پێویستە هەموو لەسەر هەموو کەسێک کاتێک کە قورئان دەخوێنی پێویستە جێبەجێ بکات. ئەمە چۆن دەبێت؟ بۆ نمونە زانایان دەفەرمون ئەگەر بێت و هەڵەکە واتە لە بابەتی مەخرەج بوو، لە بابەتی شوێنی دەرچوونی پیتەکان بوو، ئەمە دروست نییە ئینسان غەڵەتی تێدا بکات، واتە دەبێ ئەتوو لە ڕووی مەخرەجەوە بە جوانترین شێواز ئەو پیتە دەربین، ئەگەر نا حرفەکە دەگۆڕدرێ و ماناکەی دەگۆڕدرێت. بۆ نمونە ئیاکە نەعبود حرفی عینەکە بکێها، ئیاکە نەحبود یان ئەڕەحمان ئەڕەحمان بکێها، کەواتە هەڵەکە لێرە لە مەخرەجەکەیە، ئەتوو مەخرەجی حرفەکەت گۆڕێ. بۆیە لە کاتی خوێندنەوە مەخرەجەکان کە زان دەفەن و فەرض العینە ئەتوو نابی هەڵە تێدا بکەیت، چونکە دەبێتە هۆی گۆڕینی ماناکەی. وەکو ئەتەلاقمان باس کرد کە لە دەستی ڕابردوو کە بیکێ ئەتەلاق، کەواتە ئەوە خاڵیەکە مەخرەج گۆڕینەکە. خاڵێکی تر زانان دەفەرمون ئەگەر بێت و لە سیفەتەکان بێت، واتە ئەگەر بێت و لە سیفەتەکان بێت، ئەگەر سیفەتەکەش مانای حرفەکەی گۆڕی ئەوەش گوناحبار دەبی. بەڵام ئەگەر بێت و سیفەتەکە واتە سیفەتی جوانکردن بێت، بۆ نمونە مەدێکە درێژی ناکەیتەوە، وەجاء ئەتوو ئەو مەدەی زۆر درێژ ناکە، وەجاء کورتی دەکەیتەوە، ئەوە گوناحبار نای. بۆ نمە ئیخفاء ناکەی، ئەنفوسەکم ئەتوو ئیخفاءەکە جێبەجێ ناکەی، ئەنفوسەکم نونەکەی بۆ نمە بە ئیظهار دەخوێنیەوە، لێرە تاوانبار نابی لەو سیفەتەدا، لەو حرفانەی کە دەری دەبڕی. بەڵام ئەگەر بێت و ماناکەی بگۆڕدرێ، حرەکات بگۆڕی، ئەوە ئەتوو تاوانبار دەبی لێ دەبێت فەرض العینە، واتە چۆن ئەتوو نێژ لەسەر هەموو موسڵمانێک فەرض العینە، بۆیە پێویستە بابەتی خوێندنەوەی قورئانی لەسەر هەموو کەسێک فەرض العینە کە بە جوانترین شێواز بگۆڕی، بە هەڵە نەیخوێنێتەوە، خۆی فێرکات. هەروەکو حەدیسەکەی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسێکەوە خۆی فێرە قورئان دەکات دوو پاداشتی بۆ هەیە، واتە ئەو پاداشتی کە قورئان دەخوێنێ ئەو پاداشتی کە هەوڵ دەدا خۆی فێر بکات، واتە هەوڵدان بە غەڵەت کە ئەتوو هەوڵ دەدەی دوو پاداشت لۆ هەیە. بەڵام بتەوێت حرفەکان چاپ بکەی، لە لای مامۆستایەک بخوێنی بۆ ئەوەی بە جوانترین شێواز قورئانی پیرۆز بخوێنەوە. دینە سەر ئەحکام الاستیعاذە والبەسمەلە. بابزانين أحكام استعاذة وبسملة. استعاذة واتا أعوذ بالله من الشيطان الرجيم، أما بيدا قوتريت استعاذة.
زانان دەفەرمونون سێ جۆرە ئیستیعاذەمان هەیە ئەمە دەتوانن ناو کتابەکەین لای خۆتان بنووسن وەکو زانیاری یەکەمیان دەتوانین بخوێنەوە ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەمە شێوازێکیانە شێوازی دووەمیان أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم أما شێوازی دووەمیان شێوازی سێمیان ئەتو دروستە بۆ شێوازی بخوێنیەوە أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم من همزه ونفخه ونفثه بو شێوازەی هەر سێ شێواز دروستە ئەتو ئیستیعاذە بکەی پەنا بگری بە خوای گەورە زانين حكم استعاذة للقرآن ذات سنة مستحب عند الجمهور واتا للاي جمهور مستحبة واتا سنة بخواني لهر كاتك ويسد قرآن بخواني لهر كاتك ويسد قرآن بيروز بخواني للاي جمهور واتا زوربي زانان كبيان واتو سنة استعاذة بكي واتا أعوذ بالله من الشيطان الرجيم بكي وهروها لقرآن بيروز ذا وكافي أجر بيتو بيك استعاذة هم القرآن ختم بكي كافية أتو بيك زاري يك استعاذة بكي هم القرآن بيروز بيك زاري بخيني وبيك قطع وهندق لزانان بها واكا استعاذة واجبة وبلغش أنا وآياتك أخوة يقول القرآن بيروز هذا فرمت فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم درين أو أمر بوجوبة واتا واجبة لسر خلقي كوا استعاذة بك زورك لزانانش بيان وا لكاتي نيشكردن لكاتي خويندني سورة الفاتحة لنا ونيجدا بيان وا واجبة أجر أم استعاذة نكي واجبة كدنا كردوا بويا بيوستا جرينجي زياتر باستعاذة بدي بويا لهر كاتي ويست القرآن بيروز بخويني استعاذة كي أو ملاحظيش وقرا دتواني بيني سلسة كتابة كان استعاذة كردن أعوذ بالله من الشيطان الرجيم نابي ناوي خواي لدوبيت يعني أو ضميراني لدوبيت بو خواي قور دخين دريتوا بون منائسة آيات الكرسي بخويني أتو باستعاذة بسملي نخويني واتا بسم الله نخويني بون من أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم أما هلايا بيوستا بسملي بكي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أو الله لا إله إلا أجر بيتو ناوي خواي بدي بال بنا بخوا بدي بال شيطاني بويا زانان دفرمون أم ملاحظة بهند وقرا هر كاتي ويسد قرآن دست بكي استعاذة بك وباشترين شدواءتو بسملي تدا بكي باش خالد وم ثانيا البسملة سنة شي مؤكدة هەر لە هەموو سەرەتای هەموو سوورەتەکان پێویستە ئەتو بەسمەلە بکەی واتە بسم الله الرحمن الرحیم بکەی تەنها لە سەرەتای سوورەتی ئەتەوبە نەبێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیکردو و لە سەرەتای موسحەفەکانیش تێدا نییە بۆیە باشتر وایە دواتر لە ئەحکامی بەسمەلەی باسی دەکەین بە چەند شێواز ئەتو لە سوورەتی ئەنفال دەچێت سەر سوورەتی تەوبە لدواتر للاپڕی دواتر باسی دەکەین انشاءالله بەڵام سوورەتی ئەتەوبە بەسمەلەی تێدانیە واتە بسم الله الرحمن الرحیم تێدانیە زانایان چەندێک کۆکارێکیان ئاماژە پێدا و یەک لەوانە کە دەڵێن خوای گەورە باسی کافران دەکات یاخود خوای گەورە باسی جەنگ و جیهاد و قیتال و دەکات لەم سوورەتە یان ئەوە تا خوای گەورە تووڕێ و بۆیە بەسمەلەی تێدانیە کە ڕەحمەتی خوای گەورە لە سەرەتای سوورەتەکە دانیە بەڵام دەکرێت لە ناوەڕاستی سوورەتەکە کاتێکە سوورەتی تەوبە دخین 4-5 لاپەڕ دەتوانێت قەپاتکەی دواتر کە دەست پێکردەوە لە سوورەتی تەوبە لە ناوەڕاست دەتوانی بەسمەلەی بخوێنی والله ئەعلەم بەسمەلە لە هەر شوێنێک ثالثاً مخەیەری سەرپشکی لە ناوەڕاستی سوورەتەکاندا بخوێنی بەڵام باشتر وایە ئەتوو بخوێنی رابعاً كهرباء چوارم شد باسی چوارمی شد باسی ئەو حاڵەتانە دەکەین کە بەڵێ دەتوان بەردەوامە مەتارێکی زۆر باشە خاڵی چوارم ئەوەیە کە ئەتوو پێویستە
ئیستیعاذە و بەسمەلە بە چەند شێواز دەخوێنی لە سەرەتای سوڕەتەکاندا. زانان دەفەرمووت 4 شێوازی هەیە لە شێوازەکانی خوێندنی ئیستیعاذە و بەسمەلە کە ئەتوو ویست قورئانی پیرۆز دەست پێ بکەیت. خاڵی یەکەمیان وەصل الجەمیع، واتە هەمویان ئەتوو وەصل بکەیت ئاەتەکان بە یەکتری ببەستیەوە، ئاەتەکان بە یەکتری ببەستیەوە. بۆ نمونە ئیستیعاذە ببەستیەوە بە بەسمەلەی ببەستیەوە بە سەرەتای سوڕەت. بۆ نمونە برەی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد. واتا هەر سێکیان بە یەک نەفەس بخوێنی، وەقفی لە نێواندا نەکەیت، هەر سێکیان بە یەک شێواز بخوێنی و بەبێ ئەوەی هەناسە وەربگریت و هەناسە بدەیتەوە. خاڵی دووەمیان قەطع الجەمیع، واتە ئەتوو قەطعی بکەیت لە کۆتاییەکانی ڕاوەستی، هەناسە وەربگری هەناسە بدەیتەوە. ئەمەشیان دروستە و کێشەی تێدانە. هەر 4 حاڵەتەکەی دروستە و کێشەی تێدانە. ئەتوو بە جەهان شێواز دەخوێنی، ڕێگە پێدراوە، جائیزە و دروستە. قەطع الجەمیع ئەوەیە کە ئەتوو هەناسە وەربگری و هەناسە بدەیتەوە. بۆ نمونە أعوذ بالله من الشيطان الرجيم، وقف ما کرد. دواتر بسم الله الرحمن الرحيم، دیسان وقف ما کرد، ڕاوەستان هەناسە ما وەگرت و داتەوە. دیسان ئەوزارە بەردەوام دەبین. قل هو الله أحد، ئەوە پێی دەگوترێ قەطع الجەمیع، واتە هەموو ئاەتەکانمە و هەموو ئیستیعاذە و بەسمەلە و سەرەتای سوڕەتەکەمان واتە پچڕان لەگەڵ یەکتری. خاڵی جیم ئیستیعاذە و بەسمەلەی دەبەستینەوە بە یەکتری، وەصلی دەکەین، دواتر لە سەرەتای سوڕەتەکەدا دەست پێ دەکەینەوە. بۆ نمونە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. وقف ما کرد، ڕاوەستان هەناسەشی وەردەگرین و دەدەینەوە. دواتر ئاەتی کە سەرەتای سوڕەتەکە دەست پێ دەکەین. بۆ نمونە قل هو الله أحد، بۆ شێوازەش دروستە و کێشەی تێدانە. خاڵی چوارەم دال ئەوشیان دروستە و کێشەی تێدانە قەطع الاستعاذە، واتە لە ئیستیعاذەکەی ئەمە وەقف دەکەین، دواتر بەسمەلەکە و سەرەتای سوڕەتەکان بە یەکتری دەبەستینەوە. ئەمەشیان کێشەینە. بۆ نمونە أعوذ بالله من الشيطان الرجيم، ڕاوەستین هەناسە وەردەگرین و هەناسە دەدەینەوە، دەست پێ دەکەین. بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد، بۆ شێوازەی دەتوانی دەست پێ بکەیت و هەر چواریشان وەکو تازە گۆتم دروستە و کێشەی تێدا نییە. دەینە سەر بەسمەلە بینە سوڕەتەین. ئایا بەسمەلە بسم الله الرحمن الرحيم لە نێوان سوڕەتەکاندا ئەمە چۆن لەو سوڕەتەی کە بچینە سوڕەتێکی تر کۆتای ماینە بەو سوڕەتەی بسم الله الرحمن الرحيم دەکەوتە نێوانیان، دواتر دەست دەکەین بە سوڕەتێکی تر. ئەمەشان ثلاثة منها جائزة، سێ دانەیان دروستە و کێشەی تێدانە. یەکەچیان جائز نییە، غیر جائزە، واتە دروست نییە بەو شێوازێ ئەتوو بەسمەلەی بخوێنیەوە کە بکەوتە کۆتایی ئاەتەکە. ئێستا دێن باسییان دەکەین یەک بێت. دیسان بە هەمان شێواز وەصل الجەمیع هەمویان جەمع دەکەین کۆتایی سوڕەتەکە بە بەسمەلەی لەگەڵ سەرەتای سوڕەتەکە. بۆ نمونە دەگەینە کۆتایی سوڕەتی فەلەق، أعوذ بالله من الشيطان الرجيم، ئەگەر بێت و ئەمە دەستمان پێ کردوی لە سەرەتا گەیشتینە ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس. بەو شێوازەی دروستە هەر سێکمان وەصل کرد، جەمع کرد، پێکۆمان گرێدا. خاڵی دووەمیان قەطع الجەمیع، ئەو جارە لە هەر یەکەچان کە ڕادۆستین هەناسێ وەردەگرین، هەناسێ دەدەینەوە، وەقفەشی لە ناوەندێ دەکەین. بۆ نمونە ومن شر حاسد إذا حسد، وقف دەکەین، دواتر دەست پێ دەکەین بسم الله الرحمن الرحيم، هەناسە وەردەگرین دەدەینەوە، دەست پێ دەکەینەوە
قل أعوذ برب الناس بەم شێوازەشیان دروستە. خاڵی سێمیان ئەو جارە کۆتایی دێنین بە سوورەتەکە قەتع دەکەین بەسمەلەکە و سەرەتای سوورەتەکە پێکەوە بە دەبەستین و گرێیان دەدەین. چۆن؟ ومن شر حاسد إذا حسد وقف ما کرد دواتر دەست پێ دەکەین بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس بەم شێوازەشیان دروستە. یەک تێبینی ئاگادار بە کاتێک ئەمە وەسڵ دەکەین حرەکات دەخیندرێتەوە. ها بسم الله الرحمن الرحيم ئەو کەسرەی حەرفی میمەکە دەخیندرێتەوە. یاخود ومن شر حاسد إذا حسد فتحەکە دەخوێن و ئاگاداری حرەکات بن چونکە لە کاتی وەقفی ساکینی دەکەین و لە کاتی وەسڵکردنێ حرەکاتەکان دەخوێنینەوە. و خاڵێکی تر ئەوەی کەوا جائیز نییە بەو شێوازەی بخوێندرێتەوە بەسمەلەکە بکەوتە کۆتایی سوورەتەکەی پێشی. یعنی خەڵک وا تێدەگا حکمەتەکەی وا تێدەگا کە بسم الله الرحمن الرحیم کۆتایی ئاەتە لەو سوورەتی کە لە پێشەوە خوێندەدا. بۆ نمونە ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم أتولي وقف دكي دواتر كدس بيدكي قل أعوذ برب الناس أم شوازان دروز نية كأتو بو شوازي قرآني بيروز بخويني توا كبسملة لبين سورتين واتا أقبتو كوتايتنا بسورتك دواتر بسملت کرد واتە بسم الله الرحمن الرحیم بکەویە سەرەتای سوورەتێک دەست پێ بکەوە. ئەم چوار شێوازەمانەیە سێیانیان جائیزە و دروستە بە هەر کامێکی دەخوێنی دروستە و کێشە نییە. و خاڵی ئاخیر کە جائیز نییە بۆ شێوازەی بخوێنی کە بەسمەلەکە بسم الله الرحمن الرحیمەکە بکەوێتە کۆتا ئاەت واتە ئەتوو وەسلی بکەی لەگەڵ کۆتا ئاەتی ئەو سوورەتەی کە دەیخوێنیەوە. ئەم هەفتەیە تەمرین لەسەر ئەو استعاذە و بەسمەلە بکەن بۆ ئەوەی زمانتان لێ ڕابێ و لە کاتی قورئان خوێندندا ئەو حاڵەتانە جێبەجێ بکەن بۆ ئەوەی بتوانن بە باشترین شێواز ئەمانە دەرببن. یەک ملاحازە بدەم بۆ نمونە ئاگادار بن هەڵەکان لە قورئانی پیرۆز هەڵەی ئاشکرا و نهێنیمان هەیە. دووبارە ئەگەر بەبیرتان بێنمەوە هەڵەی ئاشکرا ئەوەیە کەسرە و فەتحە و ضەمە و حەرەکاتەکان بگۆڕی و هەڵەی نهێنی بابەتی تەجویدیەکانە کەمانە ئاەتەکان ناگۆڕی. و هەروەها ئاگاداری ئەو خاڵەش بن قورئان خوێندن چەند ئەوە چی هەیە شێوازی خوێندنەوەکمان هەیە لە کاتی قورئان خوێندندا چەند شێوازێکمان هەیە. شێوازێکیان پێ دەگوترێت تەحقیق واتە لە سەرەخۆ قورئان قاریئەکە قورئانی پیرۆز دەخوێنی. بۆ نمونە دەخوێنیتەوە زۆر لە سەرەخۆ بۆ نمونە محمود خەلیل حوسەیریمانەیە مەنشاییمانەیە زۆر لە سەرەخۆ دەخوێنینەوە بۆ نمونە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. يعني ئەم شێوازە پێی دەگوترێت شێوازی لەسەرەخۆ. شێوازێکمانێ تۆزێک لەوی سەریعترە تەدویر واتە بە شێوازێک کە مامناوەندە وەسەتە بۆ نمونە دەخوێنیتەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. ئەمە شێوازی لەسەرخۆ. شێوازی سەریعشمانەیە زۆربێکە لە تەراویحەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزان قاریئەکان بۆ شێوازەی دەخوێن بۆ ئەوەی ختم بکەن یان ئەوەتە بیانەوێ قورئان ئەم لە جەدوەلی دایانە کە ئەم جوزئە بخوێنن کە لە بەرنامەی خۆیان بە شێوازی حەدر دەخوێن واتە بە شێوازی سەریع. زۆر لە قاریئەکان ختمیان هەیە بە شێوازی سەریع یاسرمانێ ماهیرمانێ ئەوانە بە شێوازی سەریع دەخوێنن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. بەڵام هەر سێکیان قارئ پێویستە لەسەر ئەو کەسێکە قورئان دەخوێنی ئەحکامەکانی تەجویدیان لەسەر تەطبیق بکە و مەدەکان نەخوا ئیخفایەکان ئەحکامی نون و ساکین هەموو ئەو بابەتانەی لە صیفات و مەخارجەکانی پێویستە لە هەر سێ شێوازی خوێندنەوە جێبەجێیان بکەیت. نابی بۆ ئەگەر بە سەریع بخوێنی کۆمەڵێک مەدەکان کورتکەوە یاخود درێژی بکەیتەوە کۆمەڵێک
ئیخفای نەکەی، ئیدغامی نەکەی، قەلبەکان واتە گۆڕانکاری بکەی، بەڵام پێویستە هەر سێ شێوازیان بەو شێوازە بێ کە هەموو ئەحکامەکانی تەجویدیان تێدا تەطبیق بکەی و جێبەجێ بکەی. مامۆستا موسا وەخت کاتمان ماوە؟ بەڵێ مامۆستا ماومانە 10 دەقەمان ماوە. 10 دەقە 5 دەقەمان ماوە. تطبیقاتێکی بکەین ئەوانە بتوانن سوڕەتی فاتحان بۆ بکەوە لەو برایانە بزانین کێ بەشدار دەبێت لە خوێندنی سوڕەتی فاتحە و لەو ئیستیعاذەمان خوێن ئەمڕۆ و لەو چوار شێوازەکە ئەحکامی بەسمەلەمان خوێنەوە سوورەتەکانکەی کە چیان جائز نەبوو بۆمان تطبیق بکات لە کاتی خوێندنەوەی سوورەتی ئەلفاتحە و پێم باشە زۆربەی کات بە جیاواز بەشداری بکەن، زۆر دووبارە نەبێتەوە عەدەدەکە زۆرە بۆ ئەوی بتوانین زۆرترینتان بەشداری بکەن لە کاتی خوێندنەوەی قورئانی پیرۆزدا بۆ ئەهلە سوودی تریش وەربگرن. بەسەرچاو مامۆستا دەقەمان بکەمە سەری دەتوانێت سوورەتی فاتحان بۆ بکەیتەوە ئەوانەی بیخوێنن بۆ ئەوەی ئەگەر لەیەک یاخود لە شوێنێکە بی لە مەخارجێک لە سیفەتێک لە ئەحکامەکە ئێمە بتوانین چاچی بکەینەوە و باسی بکەین، چونکە قورئان دوو لایەنەیە وەکو باسم کرد تطبیقیە، بەڕاستی پێویستە زۆر لایەنی تطبیقی گرنگی پێ بدەن و هەوڵدەن ئەوانەی کەوا خوێندنەوەیان لاوازە و زەعیفە لە لای مامۆسایەک هەوڵدەن یاخود قەڵەم قورئانەکان زۆر باشە و باشترین قاریش بتوانی لەسەری بڕۆی محمود خەلیل حوسێری یاخود منشاویان بتوانی لەسەروی گوێڕادی بۆ ئەوەی قراءەی خۆت پێ مەزبوط بکەیت. مامۆستا یەک دەقە عەفوان. سوورەتی فاتحە لەبەر بخوێنم. کاک مبارەک براکەم مایک بکەرەوە و قسە بکە. مبارەک محەممەد براکەم مایک بکەرەوە قسە بکە برا. السلام عليكم مامۆستا بەڕێز. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان یەکەم جار فەرمووتان جۆرەکانی ئیستیعاذە سێ جۆرمان هەیە. استعاذة وتتسد زورمانيا. أعوذ بالله من الشيطان الرجيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. أما يكمبو أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. أما زور دوامبو أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم من همزه ونفخه ونفثه. أوات جوري سينبو. بله سورة الفاتحة دست بك بس ملا شكو دست. با استعاذة شو مامۆستا؟ استعاذة كيف؟ هرسك زورت كيف؟ بس ملا بكو دست بك. ماشي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بارك الله جزاك الله خيرا. بس دوم ملاحظة لبراي خود وقرا أو لبو هم أوانيك ولنا وبرنامجنا هر كاتك إمام ملاحظة بو جشتيا بو أوشتي بيجري ورجلين كذلك إياك نعبد أقداري مشددة كي باك شدة زور تندينا كي ببتا إياك إياك بسهلي زور تندينا كي وخالك تريش
اهدنا حرفی هاءەکە صفەتی هەمسی هەیە بە جوانتر بە دیارکەوێ نەبتە هەمزە بەس بیخوێنەوە وەکو تازە خوێنتەوە. بله. اهدنا الصراط المستقيم. باشە اهدنا نەک ئیدینا زۆر جار حرفی هاءەکە بزر دەبێت لە کاتی خوێندنەوە ئەگەر بێت و گرنگی زیاتری بێ وصفەتەکانی تێدا تەطبیقین اهدنا جزاك الله خيرا. واخد مسلمان صلاة خوش. براکی تر ئەگەر بەشداری بکە. چاوماوە سار قوتابێکی ترێ بارەس بەرزەوەتە کاک کارزان براکەم فەرموو. کاک کارزان فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. برعين برجع. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بارك الله جزاك الله خيرا. ما مستكارزان دو ملاحظة جنابي شد أو ملاحظانا بهند ورقرن خالية كميان بسم الله الرحمن حرف الراءك زياتر صفة كان تدا تطبيق بكري باشا بسم الله الرحمن بسم الله حرف الراءك صفة كان تدا تطبيق بكري أو كيتريش غير المغضوب حرف غينك بس بيلوا غير المغضوب أنضي بلوا غير المغضوب عليهم حرف غينك زياتر لسري بمينوا غير المغضوب غير المغضوب بو أوي زياتر بديار بكويت دستكان تخوش زور زور باشا. بارك الله فيك. دستكان تخوش بس دەست خۆش بە مامۆستا. کاک دانا برام دەست بەرزەوە کردووە فەرموو. مامۆستا دانا فەرم برام. کاک دانا فەرموماکت بکەرەوە بەشدار بە. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. برايم كاك دانا مامۆستا شماندنجی من هەیە؟ بەڵێ هەیە دەتوانین دەست پێ بکەی وەصل الجەمیع مالۆ دەست پێ بکە دەنجیتم هەموو لەبۆ نایە ئوستاز. بەسمەلە و سەرەتای سوڕەتەکەمان لە بۆ بخوێنەوە بە یەک نەفەسی دەست پێ بکە برایم. کاک دانا مایکەکەت بکەوە برایم. کاک دانا ماکی کراوەتەوە قسە بکە گوێمان لێت ئێمە. مامۆستا جان سلام علیکم. عليكم السلام طلع برایم. أعوذ بالله من الشيطان الرجيم. هەمووی وەسڵکە مامۆستا دانا هەمووی وەسڵکە هەمووی لێک بدە ئیستیعاذە و بەسمەلە و سەرەتای سوڕەتەکە باش. هەناسەکی درێژ هەڵمژە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين
الضالين دەست خۆش بارك الله فيك ما شاء الله زۆر زۆر باش دەست خۆش مامۆستا وەختشمان تەواو بوو تەواو دەستی هەموو لایەکی خۆش بی سوبحانە مامۆستا سەبت بڕا مامۆستا تابعینی بەڕێز دیارە مامۆستا بزانن خەتی بڕاوە تەلەفۆنی بۆ هاتووە چییە ئەمە لێرە هاتینە کۆتایی السلام عليكم ورحمة الله وبركاته